تێمەی ڕۆکۆ ئەنجومەنی ڕێکخراوەکانی بازیان ئیدانەی ئەم کارە تیرۆریستیە دەکەین و هەر لێرەشەوە پەیامی ئێمە بۆ حکوومەت هێرێم کوردستان ئەوەیەکەوە ئەمەش نەبێتە کەیسەکانی تر کەیسەکان کە لیژنەیەکی تاقیقی دروست دەکرێت بۆ لە ناوچوونی کەیسەکە ئێمە هیوادارین ئەمە بۆ ڕای خەڵک بکوژانی مامۆسای ئاینی بە دادگا بگێنن و بۆ ڕای خەڵک ڕوونی بکەنەوەکەوە ئەم تاوانە بە چ شێوازێک کراوە. ئامانجی ئێمە ئەم گرتبوونەوەیە ئامانجمان ئەوەیە کە بە زووترین کات دەستگا پەیوەندیدارەکان دەستگا ئەمنیەکان ئەو دەستەڕەشە بدۆزنەوە بۆ ئەوەی جارێکی تر ئەمە بێتە عیبرەت بۆ ئەو کەسانەی کە بەر لە داهاتووە بەنیازی شتی ئەوان ئێمە هەمومان دکتۆر هۆشیارین هەمومان دڵگرانین بە کوشتنی ئەو مامۆستا بەڕێز. هیوادارین حکوومەت و دەسەڵاتیش بە ئەرکی سەرشانی خۆی هەڵبسێ و بکوژانی مامۆستا مەلا ئیسماعیل هوشیار بدۆزێتەوە و بە سزای ڕەوای خۆیانیان بگەێنێت. ئێمە وەکو وەفدێکی ئەنجومەنی بازیانی کۆمەڵی ئیسلامی بەرجاریمان کرد لە گربوونەوەی جەماوەری بۆ ڕسواکردنی شەیدکردنی دکتۆر هوشیار ئیسماعیل. خوای گەورە بەهشتی بەرینی شاد کە هەر ئەو دەستە ڕەشەی کە دەستی چووە خوێنی کاوە گەرمیانی شەیدانی سەردەژ عوسمان هەر ئەو دەستە ڕەشەش بوو کەوا دەستی چووە خوێنی شەید دکتۆر هوشیار ئیسماعیل.